سۆران ناوچەیەکی گەشتیاریە ساڵانە گەشتیارێک زۆر ڕووی تێکە ئەژبینین زۆر جار گرفتی هاتوچۆ دروستە بێ بە تایبەت لە پێچەکانی سپیلک وا لە ڕێگای گەری عەلیبەگ بڕیار بوو ڕێگانە بکرێن بە دوو ساید ئەمە چی بەسەر هاتووە هیچ کاتێک وادەیەک هەیە بۆ جێبەجێکردن والله وشەی بڕیار ینی زۆر جار پێشنیارە نەک بڕیار کە ئەگە بڕیار بێ مانەیە پارەی بۆ تەرخان کراوە ئێستا پێشنیارێکی وا هەیە لایەن وەزارەتی ئاوەدانکردنەوە کە لە خەلیفان و تا دەواازەی سۆران تا زارگەلی بکرێ بە دوو ساید وە TOR ڕێگە ئامادە کراوە تیمێکی هەندەسی بە هاوبەشی لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە هاتن سەیریان کرد ئێمە چاوەڕێی ڕەزامەندی ئەو TOR کە تەسمیمی ئەمە بکەین ئەما بێ بکرێ بە دوو ساید ئەم پردانە زۆربەی زۆری کۆنا بێ لا ببرێ پردی باش بە مواصفاتی باش و ڕێگاکەش قەوسەکانی چاک بکرێ و بکرێ بە دوو ساید ماشاوەی گەری عەلیبەگ بڵێم هەم شاخەکەی هەم لایەکی ڕووبارە مەگرفتان بۆ دروست ناکە ئەگەر بکرێ بە دوو ساید وا TOR-ەکە وا دانراوە کە ئەو شەریکەیەکی باش بێ نەخشە کێشام کە ڕەنگە بەشێکی سایدێکیان لە ناوچەی بڕی نابڕوە سایدێکی ڕەنگە هەر بە پرد دروست کرێ لەسەر ڕووبارەکە لەسەر ڕووبارەکە بە پردێ و لە زۆر وڵاتی دنیا و جۆرە طریقەیە جێبەجێکراوە ئێمەش بۆیە TOR-ەکە ینی زۆر بە وردی داڕێژراوە ئەنجومەنی وەزیران خۆشیان هاتنە سەرخەت کە شتێکی واکەین ینی تەسمیمەکەی بە مواصفاتێکی بەرز بێ خۆڕاگر بێت.